بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە بەرنامەیەکی تری بەرەو ئایندەیەکی گەشتر بێەوەی عزیز شاد دەبینەوە لەگەڵ دوو میوانی عزیز کە هەریەکیان بەڕێزان مامۆستا عەبدوڵڵا پێنجێنی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و هەروەها مامۆستا عەبدولسەلام ساڵح کادری پێشکەوتووی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا زیاتر قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە کار و پرۆژە و پلانەکانی کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی داهاتوو چۆن ئەم کارنامەی کە دایان ڕۆشەوە لە بەردەستی مندا هەیە جێبەجێ دەکەن وهروها لەگەڵ مامۆستا عەبدولسەلام ساڵح کادری پێشکەوتووی کۆمەڵی ئیسلامی زیاتر قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە ئەم کادرانەی کۆمەڵی ئیسلامی چۆن فشار لەسەر حزبیان دروست دەکەن بۆی کە بۆ ئامانجەیە بڕۆن کە خودی پلانەکانیان پێشتر داڕشتووە یا بۆ نمونە لەو کاتانی کە لە کابینەی هەشتا بەشدار بوون و هەموو خەڵ ناڕازی و بەدەست کابینەی هەشتەمەوە چۆن کادرانی خۆیان فشاریان دەکرد کە بە دڵی شەقام و خەڵک بڕیار بدا حزبەکەیان چۆن ئەو فشارانە تەحمل دەکەن کە لەسەر کۆمەڵی ئیسلامیدا هەیە لە گرتن و لە فشاری ئەمنی و لە زۆرێک لە فشارەکانی سر سەرەتا دەچمە لای مامۆستا عەبدوڵڵا پێنجێنی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی مامۆستایان زۆر سپاس بەوە دەرفەتەی کە بێمت بەخشیوە کۆمەڵی ئیسلامی چۆن دەیەوێت 4 ساڵی داهاتوو کار بکات کارنامەیەکتان هەیە پێکاتوە لە هەموو بڕگەکان لە هەموو بەشەکان سیاسی ئابووری کۆمەڵایەتی پەروەردە و فێرکردن ئاینی کۆمەڵی ئیسلامی لەسەر چه بنەمایەک هەموو ئەم کارنامەیەدا دەڕێژێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێستان وەروەها سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئێمە لە کۆمەڵی ئیسلامی بۆ ئەم بابەتە یاوەکو بڵین بۆ بەدیهێنانی ئەمە بەستە لە پێناوی بەدیهێنانی بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستاندا دەتوانم بڵێم یەکەمی شت کەوا ئێمە هەنگاوی بۆ دێنین وەکو کۆمەڵی ئیسلامی بەگشتی ئەگەڕێتەوانێ بۆ ئەزمموی کادیرەکانمان و هەروەها هەنگاوی فراکسیۆنەکانمان لە پەرلەمانی عێراق و هەروەها لە پەرلەمانی کوردستان و هەروەها لە پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتە خۆجیەکانی ڕابردوو کەواوکو کۆمەڵی ئیسلامی ئێمە بەشدارێکی کارامان هەبووە و لە پێناوی بەدیهێنانی بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستاندا هەموو ڕێگایەکی تەندروست شەرعی و هەروەها یاسایی و هەموو بابەتێکەوە ئێمە بە گرنگمان زانی بێگرتومانەتە بەر و الحەمدولله لەو بەوارشدا ئێمە زۆر سەرکەوتوو بووین. ئەمێنێتەوانی ئەوەی کەوا ئێمە کارنامەی ئێستای کۆمەڵی ئیسلامی بۆ ستافی داهاتووی پەرلەمانی کوردستان کەوا کۆمەڵێ بڕگە و بابەتی زۆر گرنگ و واقعی لە خۆی گرتووە کە لە داهاتوودا پشتیوان بەخوای پەروەردگار ئەو براوخشکانەمان کەوا دەبنە ئەندامی پەرلەمانی کوردستان بۆ ئەم خولەی داهاتوو دەتوانن ئەوەی کەوا داخوازی کۆمەڵی ئیسلامی بووە لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیاندا بەو پەڕی بوێریەوە بەو پەڕی لێبڕاوانەوە جێبەجێ بکەن و هەروەها کاری لەسەر بکەن. بڕگەکانی ئەو لیستی 194 کۆمەڵی ئیسلامی هەر لە یاساییەوە هەر لە سیاسیەوە هەر لە خزمەتکردنی هاوڵاتیانەوە و هەروە هەر لە شەفافیەتی دارایی و هەموو ئەو بابەتانی کەوا ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی لە لیستەکەیدا بانگەشەی بۆ دەکا بە پشتیوانی خوای پەروەردگار جەماوەری هەرێمی کوردستان لە ئایندا دەیبێنن کەوا ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی چۆن ئەوە لەسەر ئەرزی واقعەدا تەبەنی دەکەن لە پێناوی بەدیهێنانی ژیانێکی باشتر و چاکتر لە پێناوی خەڵکی هەرێمی کوردستاندا. زۆر باشە مامۆستا سەبارەت بەو کاندیدانەی کێوە هەڵیان دەبژێرن چۆن بە چە فیلتەرێکا دەڕۆن وەستچکە سبەینی ئەم کارنامەیە بەو کەسانە جێبەجێ دەکرێت کە دەچێتە ناو پەرلەمانیا دەچێتە ناو کابینە وەزاریەکان و حکوومیەکانە چه جۆرە کادرێک هەڵدەبژێرن و چه جۆرە فیلتەرێکا تێدەپەڕێت کە سبەینێ ئەم کادری ئێوە چکەوەک بینیمان لە ڕابردوودا تەنانەت ئەمە هەواڵی بەشێک لە میدیاکانی تری غەیرە کۆمەڵ بوو تەنها فراکسیۆنێت کە بۆ نمونە دووبەرەکی تێدا دروست ناکات پارچە نابێ دابەش نابن بەسەر بەرەیە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆ لە پەرلەمانی کوردستان و بەتابەتی لە پەرلەمانی عێراقیشدا چۆن ئێوە ئەم کادرانە هەڵدەبژێرن بۆی کە بیانێرنە پەرلەمان و حکوومەتەوە ئەو کادرانی کەوا کۆمەڵی ئیسلامی بۆ خولی داهاتوو هەڵی بژاردون وەروە ئەو کادرانی کە لە ڕابردووە بۆ خولەکانی پێشووتریش کۆمەڵی ئیسلامی دەستنیشانی کردون بۆ ئەوەی کەوا ببنە خزمەتگوزاری ئەو خەڵکە لە ڕاستیدا یەکەمین فلتەرێکەوە لە ڕوانگەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیەوە بۆ کادیرەکان مەسئلەی دڵسۆزی بووە لە بۆ دینیان و هەروەها لە بۆ ژیانی هاوڵاتیان و پاشان کارامەیی و لێهاتوویانە لە بوارەکانی خۆیاندا. بۆیە کادیرەکانی ئێمە کە هەڵمان بژاردوون هەر یەکی ئەمیان وەکو یەک نین هەر یەکێ و جۆرێک تخصص و هەروەها تایبەتمەندی خۆیانیان هەیە بۆ ئەوەی کەوا لە ئایندا بتوان هەر یەکێ و لە بواری خۆیدا ڕۆڵی خۆیان ببینن لەو بابەتانەی کەوا پرسی بابەتی سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها خزمەتەکانی ئایندەی ئەم وڵاتی خۆمان و هەروەها هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە
دڵنیایی لە کادیرەکانی خۆمان و هەروەها لە ئەندام پەرلەمانەکانی خۆمان کە لە ئایندەیە بە ئەو پەڕی دڵسۆزانە بە ئەو پەڕی بیوەرانە بتوانن چست و چالاکانە ئیش و کارەکانی پەرلەمان ڕابپەڕێنن و هەروەها خەڵکیش بۆ ئەمە شایەتی داون چونکە ئێستا ئەگەر سەیری لیستی و قایمەی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بکەین هەندێکیان لە ڕابردوودا تەجروبەکراو و هەروە ئەزمونکراون کە لەو بوارەدا ڕۆڵی زۆریان بینیوە و هەروەها داکۆکیکەرێکی سەرسەخت بوون بۆ ئەوەی کەوا ئەم وڵاتە بە باشترین ئاقاردا بە باشترین ڕێگەدا بە باشترین هەنگاودا هەنگاو بنێ و ئەوانی تریشیان بێگومان لەلایەن سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و ڕەزامەندیان کە بەدەستهێناوە بێگومان دڵسۆزیەکانیان و هەروەها لێهاتی و لێوەشاوەییان یەکێکی ترە لەو پرەنسیپان و هەروەها فلترانی کەوا ئەمانی پێدا تێپەڕ کردووە و ئومێدەوانی کە ئینشاءڵڵا لە ئایندەیە خەڵکی هەرێمی کوردستان هەوڵ و ماندووبوون و بەرهەمی کادیرەکان بەرهەمی ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی داهاتی کوردستانە بە چاوی خۆیان ببینین کە ئێمە چاوەڕوانی ئەویان لێ دەکەین. زۆر سپاس مامۆستا عەبدولسەلام ساڵح کادری پێشکەوتی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا سەبارەت بەو کارنامەیەی کۆمەڵی ئیسلامی کە سەرکردایەتی یا لیژنەیەکی تایبەت دایدەڕێژێت سبەینێ لەناو پەرلەمان و حکوومەتدا ئێوە وەکو کادرانی پێشکەوتی و کۆمەڵ وەکو ئەندامانێک کە لەناو کار و پرۆژەکەی خودی کۆمەڵی ئیسلامیدا هەن چۆن چاودێری کارنامە جێبەجێکردنی ئەم کارنامەیە دەکەن لە پەرلەمان و حکوومەتدا چۆن فشارەکانتان هەیە بۆ سەر هەم ناوەندەکانی پەرلەمان و حکوومەت لە حزب کە پێکاتون لەوانەی کە پەرلەمانتار و لە کابینەکانن و هەم بۆ سەرکردایەتی کە خودی کارنامەکە جێبەجێ بکات چونکە پێشتر بەڵێنیان بە خەڵک داوە. بەڵێ بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان پێشەکی هیوای سەرکەوتن بۆ لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی خوازم بۆ کاندیدە بە ڕێزەکان یەک بە یەکیان هەر کاندیدێکە خۆی هەڵبژاردووە لەم بێ وەزعی و بێ پارەیی کە کۆمەڵی ئیسلامی تایە لە دروستکردنی پۆستەرات و لە دروستکردنی لافیتە و ئەوانە بەڕاستی خۆی بۆ خۆی ئەمە جوهد و جیهادێکی گەورەیە بۆ ئەو برا و خوشکانەکە توانیویانە لەم بێ پارەی و بێ وەزعەیە خۆیان هەڵبژێرن. پاشان ئەو کۆمەڵی ئیسلامی کە ئێستا سوپاس بۆ خوای گەورە ناوی لە سەرتاسەری عێراقا هەیە بە مەردایەتی و بە کۆڵنەدان و بە ئازایەتی ناوی دەرکردووە ئەمە معنای ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی ڕابوونی ئیسلامی کەڵە پیاوانێکیان دروست کردووە پەروەردەیان کردووە وەکو مامۆستا ئەحمەد حاجی ڕەشی وەکو کاکە سۆران عومەر و ئەو هەموو ئەو برایان و خوشکانێکە یان توانیویانە کە ئەم سیفاتەی موسڵمان کە زۆر زەق بێتەوە کە قورئان زۆر باسیەکە ئەفەرمێ هەر کەسێ حەق بڵێ ئەبێ سەبری هەبێ هەر کەسێ بیەوێ حەق پێش بێ ئەبێ سابیر بێ هەر کەسێ بیەوێ سەبریش گرێ ئەوە وەکو خوای گەورە فەرمێ ومن يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين هەر کەسێ سەبر و تەقوای هەبێ خوای گەورە بەروبوومی سەبر و تەقواکەی لا يضيع أجر المحسنين ئەجری ئەو کەسانە بە هیچ شێوەیە ون ناکە. لەبەرەوە کاتێ بەڵام سەبرەکە دوو جار ئەبێ سەبرگرین ئێمە جارێکیان ئەوەیە کە سەبرەکە لەسەر ئەو ناڕەحەتیانە وەرەگرین کە پاداشت وەرەگرین کە لە بێپارەی و لە بێوەزعیا ئێمە هەر بە دوای کۆمەڵی ئیسلامی و هەر لەو ڕابوونەدا نابڕین و سەبرێکی کەیان ئەوەیە کە پێغەمبەر یوسف سەلامی خوای لەبێکە و ئاتە باسی ئەوەکە دوای 12 ساڵ دەرکەوت کە ئەو بێتاوانە دوای 12 ساڵ دەرکەوت شەر نییە ئێمە بەروبوومی ئەو تۆوە جوانەی کە ئەو برانی پێش ئێمە چاندویانە ئەو مامۆستا بە ڕێزانەی پێش ئێمەیان پەروەردە کردووە شەر نییە یەکسەر ئەو بەروبوومە بخۆی. بەس بۆ نمونەوە چۆن دەتانەوێ بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی کە باگراوندێکی ئاینی هەیە ینی ملزەمی بکەن بەو بەڵێنەی کە پێشتر داوێتی ئێوە خۆتان وەکو کادرەکانتان چاوتان لەسەر پەرلەمانتار و ئەوانتان کە دەچن ناو حکوومەتەوە هەیە یا چاوتان لەسەر سەرکردایەتیەوە هەیە کە ئەو پلانانەی ئەم کارنامەیە جێبەجێ بکات لە 4 ساڵی داهاتوو؟ لە ڕاستیە من بە کۆی گشتی ئەڵێم بە کۆی گشتی کادری کۆمەڵی ئیسلامی زۆر چاوکراوەیە و زۆر لێ هاتووە ئاگای لە سەرکردایەتەکەیەتی ئاگای لە پەرلەمانتارەکەیەتی و ئەوانیش بە خۆشحاڵیەوە تەماسیان هەیە لەگەڵ ئێمە خۆیان لە ئێمە جا نەکردوێتەوە من بە گشتی قساکەم باسی یەک تاک ناکەم و باسی نە بە خراپەکەی نە بە چاکەکەی بە گشتی پەرلەمانتارەکان ئەو برانێکە لە حکوومەتان ئەو برانێکە لە ئەنجومەنی محافەزەیان هەمویان تەماسیان هەیە لەگەڵ کادرەکانە و ڕاوگۆڕینەوە هەیە پاشان
ئێمە هەر شتێکی چارەنووساز بێ یەکسەر کۆبوونەوەیەکی گشتی ئەکرێ و کادرەکانی لێ ئاگادارەکرێ و ڕاوبۆچوونیان وەرەگیریە. زۆر جار بە زەختی کادرەکان کۆبوونەوەی گشتی کراوە یان کۆنفراسی گشتی کراوە. زۆر جار بە ڕێی ئێمە کەسێک لابراوە یا دانراوە بۆ معنایی کە زەخت کراوە و توانە فڵانە کەس بەسەر قسێکی لەسەرە غەڵەتێکی هەیە یا بە عەکسەوە ئەم کەسە چاکترە ئەو کەسە چاکترە. من ئەڵێم ینی کەسایەتێکی وەک سەرۆکی لیستی کۆمەڵ ئەمجارە کاک سۆران عومەر هیچ پۆستێکی نییە لە ناو کۆمەڵی ئیسلامیانە ئەنجومەنی چاودێریە نەسەرکردایەتێنە مەکتەب سیاسیە. ئەمە معنای ئەوەیە ئەو کادر و خەڵکەی کە لە چواردەورێتی شایەتیان بۆیەوە کە ئەم کوڕە ئیشی کردووە. بەعەکسەوە ئەو کەسانەی کەش کە حیزب لێی ڕازیە بە معنای گشتیەکەی بەڕاستی سەبەبەکەی یان هۆ گشتیەکەی ئەوەیە کە ئەم کەسە لێ هاتوو بۆ زیاتر لە ناو جەماوەر بووە. سیرکەمەوە ساوسلام بۆ نمونە پەرلەمانتارەکانمان لە پەرلەمان هەڵوێستێک دەنوێنن ڕەنگە کادرەکانی کۆمەڵی ئیسلامی باجی بدەن کە بینومان لە ڕاستەکی دوایە ڕاست پەرلەمانتارەکانتان ڕەنگە معاشێکی باشی خۆیان هەیان بێگەرچی بەشێکی دەگەڕێنەوە بۆ حەزب بەڵام ئەوە کادرەکانن کە شەڕ لەسەر پەرلەمانتار وەڵوێستەکان دەکەن بەڵام ئەوان دینارێکیشیان دەست ناکەوێت. چۆن کادری کۆمەڵی ئیسلامی بەرگەیەمە هەموو فشارانە دەگریان فشاری مادی وەک دەزانی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕووی مادیەوە چوانەوە هەموو فشارە سیاسی و تەنانەت گرتنەی کە هەتا بەیە بەسەرتانەوە. لە ڕاستیە سەبرگرتن وەک یەکەم جار باسم کرد ئارامگرتن لەسەر ناڕەحەتیەکان جاری وا هەیە تۆ خوای گەورە کا فەرمێ ئێمە تاقیتانەکەینەوە ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. شەر نییە ئێمە هەموو جارێ بەوە تاقیکرێنەوە کە بگیرێن و بکوژرێن. جاری وایە تاقیەکرێنەوە کە پارە لە گیرفانتانە. جاری وایە تاقیەکرێتەوە بەوەی کە تۆ کەسێکی خوایە پێیاویت دەوڵەمەنی خوالەوە تاقی دەکاتەوە. بەعەکسەوە کەسێکی جوان و هەیکەل و بینێکە هەیە خەڵکێکی خراپ ڕووتێکە ئەبێتۆ سەبرە هەبێت لەسەر ناڕەحەتەکە. بەڕاستی من کە تازە هاتبوومە لە هەندەران ساڵی 2005 بوو بەنامەیەکی ڕاستەوخۆی کاگیاسری هاوڕێم هەبوو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ. من یەکێک لە چینەکە زۆر سوپاسی خوام کرد کە من لە کادرێکی ئەم ڕابوونی ئیسلامیە. ئەگەر وانە بووە پەروەردە نەکراینە وەڵای ئێمە لەو هەندەرانە تووشی 1001 شت خراپە بووین. زۆربەی ئەو خەڵکە کە ئاچێتە دەرەوە بەداخەوە تووشی خراپەیەکی گەورە بێ دوای محتا دەبێ دوای وای لێ نەک یعنی وڵاتەکەی ناناسێتەوە بەڵکو باوەڕکە کەسوکارەکەی خۆشی ناناسێتەوە. من یەک شت بۆی گەڕمەوە لە مەجلیسێکی تەعزیە بووین لە بەریتانیا برادرێک جنسی بەریتانی هەبوو. منیش لە بەهۆی ئەوەی کە خەڵک ئەیزانی ڕوو لە دیدم وتیا قسێکی خێرکە. دوای ئەو کوڕە ئەوە جوازەکەی خستە بەر پێموتی باوەڕکە مامۆستا ئەو جواز ئەو جنسێ بە خەرێک تاکە پێڵاوی تۆ نرخی نییە کە تۆ ئیستا ئاوە بەڕێزیت و سبەینێ بە هەت دەقێبتوێت تۆ ناو کەسوکاری خۆ. من تا ئێستا دایکم نەخۆشە دەمتوانێت بچم بەلای ئەم پەروەردەی کۆمەڵی ئیسلامی و ڕابوونی ئیسلامیە پیاوی وا دروستەکە کە تۆ لە ڕۆژی ناڕەحەتیە لەوێ طبعاً سوو خواردن زۆر ئاسانە بە سوو خواردنی زۆر دەوڵەمە نەبی یعنی زیاد لە حەد دەوڵەمە نەبی. پاشان ئەوەی کە پێڵن زینا و بێ ئەمری خوا هەر زۆر ئاسانە بەڵام تۆ کە پەروەردەکرابی پێگومان لەو ناڕەحەتیانە ئەچمۆ سەر پرسیار ئەساسیەکە. بەڕاستی کاتێک کادری کۆمەڵی ئیسلامی بێپارەیە بێوەزعە ئێمە شتی لۆ خراپترمان بینیەوە و تاقیکردنەوەی لۆ زیاتر تاقیکراوینەوە. هەڵبەتە لەوە چێ من ڕۆژێ بێتاقەتیەک دەربڕم بەڵام ئەوە بووە کە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری صلی الله علیه و سلم بێتاقەتی دەربڕیوە هەتا وەکو ئەفەرمێت جبریل سەلامی خوای لەبێ 800 باڵی خۆی پیشانە وتی ئەی محەممەد صلی الله علیه و سلم تۆ پێغەمبەری خوای واللهی تۆ پێغەمبەری خوای. کەواتە بێتاقەتی هەڕووتێکە بەڵام سەبر و تەحملەکەی ئێمە ئەزانین کە بەردەممان چیتایە. والعصر إن الإنسان لفي خسر. ئێمە زای خەڵک خەسارەمەندە ئەگەر موسڵمان نەبێ ئەگەر ڕوو لە ئیسلام نەبێ بەڵام دواییە فەرمێ وتەواصوا بالحق. هەر کەسێ حەقی وت پێش حەقەکە خۆی ئامادەکە ئەبێ سەبری هەبێ شکە بێپارابی بێوەزعبی بۆی هەیە بشکوژرێ. زۆر باش دێمە سەر دوایی لەگەڵ تا لەسەر و پەروەردەیی کە کۆمەڵ یعنی پەروەردەی کادرەکانی خۆی دەدا ئەندامەکانی خۆی دەدا. مامۆستا دێمەوە لای تۆ مامۆستا عەبدوڵڵا سەبارەت بە بڕگەکانی کارنامەکەتان لە ڕووی سیاسیەوە دەبینین لە ڕابردوودا ڕێگە کۆمەڵی ئیسلامیەکێک بێت لە سەرسەختترین حیزبەکان کە
لە ڕووی سیاسیەوە پێداگیری لە بڕیارەکانی خۆی کردووە نەیگۆڕیوە تەنانەت تا دوێنە پێرش کە بۆ من لەسەر کشانەوەی مامۆستا ئەحمەد لە بەغدا لە کاندیدبوونی ئەو هەموو فشارە سیاسیە بە هەڕەشە بە ئیمتیازات کە هەبوو پاشەکشەی نەدەکرد. بەڵێ دیارە کۆمەڵی ئیسلامی لە سیاسەتی خۆیدا هەمیشە پێش هەموو شتێک ڕەزامەندی خۆی پەروەردگاری لە بەرچاو گرتووە پاشان چی لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندایە. بۆیە لە بواری سیاسی خۆیدا کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی زۆری لە ڕابردووە سەبار بە پرسەکانی پەرلەمان سەبار بە پرسەکانی سەرۆکایەتی هەرێم و هەروەها پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان و هەروەها پرسی بژێوی خەڵک و نانبڕێنی خەڵک و زۆر بابەتی تری گرنگ و هەستیار کە لە ساحی سیاسی هەرێمی کوردستاندا لەلایەن دەسەڵاتدارانی ئەم وڵاتەوە هاتووەتە پێش و واروە ئیشی لە سەکراوە کۆمەڵی ئیسلامی ڕوبەڕووی ئەو جۆرە بابەتانە وەستاوەتەوانێ چونکە بە ئەرکی سەرشانی ئاینی و پاشان سیاسی خۆی زانیەوە وەکو بنەمایەکی سەرەکی وەکو پرەنسیبێکی شەرعی سەیری ئەم بابەتانی کردووە. بۆیە ئێمە لە ڕابردوودا نمونەمان زۆرن. یەکێک دوان نمونەمان لە وەزعی بارودۆخی پەرلەمانی عێراق و ئەو بوو کەوا بەڕێز کاک ئەحمەدی حاجی ڕەشی لە پەرلەمانی عێراقدا سەرڕای ئەو فشارە سیاسیانی کەوا هەیبوو بە مافی خۆی زانی کە وەکو هەموو تاکێک وەکو هەندوو ئەندام پەرلەمانێک خۆی بپاڵێوێ بۆ پۆستی جێگری دووهەمی سەرۆکی پەرلەمان. باز لەوە دەکەن تەنان فشاری ئەقلیمیش هەبووە. بەتەکید بەپێی ئەو هەواڵانەی کەوا بە ئێمەش گەشتووە دیارە ئەو باس و خواسە هەبوون بەڵام لە سەرچاوەیەکی فەرمی ئەوە پشتڕاست نەکراوەتەوانێ بەڵام دوجار ئەمە شەرەفێکی گەورەیە ناسنامەیەکی گەورەیە و هەروەها لایەنێکی ئیجابی گەورەیە لە بۆ کۆمەڵی ئیسلامی کە ئەوە دەرئەخا کە کۆمەڵی ئیسلامی وابەستەی سیاسەتی شەرعی و واقعی خۆیەتی لە ساحی سیاسی هەرێمی کوردستاندا وابەستەی هیچ سیاسەتێکی ناوخۆیی و دەرەکی و لە پێناوی بەدەستێنانی بەرژەوەندی شخصی و تاکی و حیزبی خۆیدا کار ناکە و لە پێناوی ئەوەدا کار ناکە کەوا ئەم وڵات یاوەکو ئەم دەوڵەتی ئیقلیمی یاوەکو ئەم لایەنی سیاسی باڵادەست لە بواری ئابووری و سیاسیدا کارەکانی خۆی بکە لەبەرەو کۆمەڵی ئیسلامی خاوەنی ئیرادی سیاسی خۆیەتی خاوەنی بەرنامی خۆیەتی خاوەنی مەبادیئێکی خۆیەتی کە لە پێناویدا ساڵەهای ساڵە خەباتی لە پێناوە دەکا و ئەوانش هەڵقڵابی بێگومان سەرچاوی زوڵاڵی ئاینی پیرۆزی ئیسلامەکەیتی کەوا نائیسلامی خۆیەتی کە وەکو لایەنێکی ئیسلامی سەرەکی لە ساحی سیاسی هەرێمی کوردستاندا مادامە کونی حیزبێکی ئیسلامی وەکو کۆمەڵی ئیسلامی لە پێش هەموو شتێکەوە ڕەزامەندی خوای پروردگاری مەبەست بێ بێگومان هەنگاوەکانی تری بواری سیاسی چ بووە هەنگاوەکان لە بواری پەرلەماندا چ لە بواری حکومڕانێتی وهروە ئیداریەتدا بەلایە زۆز و ئاسانە کە ئەو هەڵوێستە بنوێنێ کە بەڕاستی هەڵوێستەکە خۆی قەناعەتی پێیەتی و هەڵوێستێکە دەبێتە مایەی شەرەفمەندی لە بۆ قیادە و قەواعید و کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەروەها لە ساحی سیاسیدا جەماوەری هەرێمی کوردستان بێگومان ئەم جۆرە هەڵوێستانەی دەوێ و هەروەها ئەم جۆرە هەڵوێستانەی بێگومان ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی سیاسەکانی کۆمەڵی ئیسلامی تەنانەت خودی هەڵوێستەکانی جنابی مامۆستا عەلی باپیر و ئەو ئەدەبیاتە سیاسیانی کەوا لە ڕوانگەی کۆمەڵی ئیسلامیەوە دەردەبڕێت ئەوە خزمەتی حەقیقەت و ڕاستەقینەیە بە هەرێمی کوردستان بۆیە لەمەدا دەبینین تەرحیبێکی زۆر لەلایەن جەماوەری کوردستان و هەیە خەڵکانی هەرێمی کوردستان بەگشتی دڵخۆشن بە هەڵوێستە سیاسی و نەبەردەکان و مەردانەکانی کۆمەڵی ئیسلامی تەنانەت ئەوانەی کەوا دۆستیش نین بە کۆمەڵی ئیسلامی نەیارن بە کۆمەڵی ئیسلامی لە ئەرزی واقعدا لە کاتی پێویستدا ئەم شایەتیان داوە بۆ کۆمەڵی ئیسلامی کە لە بواری سیاسیدا کۆمەڵی ئیسلامی نەک دوانەکەوتووە بەڵکو پێشکەوتووە و هەنگاوی باشی ناوە و دیفاعێکی ینی زۆر مکر بووە لەسەر ئەوەی کە بابەتی سیاسی لە کات و ساتی خۆیدا گرنگی پێ بێت و هەروە بچێت. زۆر باشە ڕەنگە پێچوانی هەندێک حەزب کە پشتیوانیەکانیان ئەقلیم و وڵاتە زلێزەکانی ترەوە پشتیوانیەتان تەنها لاینەوە وەردەگرن بەڵام زۆر جار ڕەنگە پێویستان بە دیفاعەکە بێ بە بەرگریەکە بێ وەک بینیمان لە ڕابردوودا چۆن لێدران بە تایبەتی لە 2023 لە ئەحمەداوە چۆن لێتان درا و لێت چۆن خەڵکانێکتان لە شەهید کرا چەند ینی ئاینەکە دەکەنە پشتیوانی سەرێکی خۆتان وایە ئەم پرسیارش بە پێچوانی مامۆستا لێرە لە هەم جەنابشتی دەکەم چۆن ئەندامەکانی خۆتان ڕادێنن لەسەرەوەی کە لەو فشارانە بەرگە بگرن. بەڵێ
ئێمە هەمیشە لە کاروباری خۆماندا وەکو مسلمانێک وەکو تاکێک کە بڕوامان بەخوای پەروەردگارەیە و هەروەها بڕوامان بە دەسەڵات و توانایی خوای پەروەردگار هەیە نەک بۆ کاری سیاسی لە هەرێمی کوردستانە وەکو تاکێک و هەروەها وەکو ئەو پیشە سیاسی کەوا ئێمڕۆ دەستمان داوەتێ لە هەموو بوار و جومگەکانی پەیوەندیدار بە گشتگیری لە ڕوانگەی شمولیەتی ئیسلامەوە کە ئێمە دەستمان داوەتێ بێگومان ئەرکی سەرشانمانەکەوا پشتمان بەخوای پەروەردگار بێت چونکە ومن يتوكل على الله فهو حسبه ئەمە لە ڕووی لایەنی معنەویەوە کە وەکو مسلمان هەمیشە دەبێ ئاوا بیتکەینەوانێ و هەر کەسێکی بێگومان پشت بەخوای پەروەردگار ببەسێ ئەگەر ئەمڕۆ بێ یاوەکو سبەینێ بێ بێگومان خوای پەروەردگار پشت و پەنای دەگرێت دەروی لێ دەکاتەوانێ کارەکانی بۆ ئاسان دەکا ناڕەحەتیەکان و کۆسب و تەگەرەکانی لە ژیانی لە بەردەمدا ڕادەماڵێ پاشان بێگومان ئێمە سەر ڕای ئەوانە وەکو مسلمان و وەکو تێگەشتمان لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەتەنها ئەوە نییە کە پشت بەخوای بەسین و بڕۆین بەلای کارمانویش دەک نەکەین بەڵکو ئەو ئەسباب و هۆکارانەی کەوا هەن لە ئەرزی واقعدا ئێمە وەکو پرەنسیپێک وەکو میکانیزمێک وەکو وەسیلەیەک دەستیان بۆ دەبین و ئێمە پشت ئەستورین لە پاش خوای پەروەردگار بۆ جەماوەری کەوا لە کوردستانە تێیدا لەگەڵیا دەژین کە برا و خوشک و ئەو کەس و کارانەمان و هەروە کادیر و ئەندامەکانمان جەماوەرێکی سەرسەختی کۆمەڵی ئیسلامی لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا ثقە و متمانەیەکی تەواوی بۆ دروست بووە بە قیادە و بە سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بۆیە ئێمە پشت ئەستورین و هەروەها ئێمە پشتمان بە دەنگی دەنگدەرانمان بۆ لە ڕابردووە و لە داهاتوودا بە هەمان شێوە بێگومان مەسئلەی فشار و ناڕەحەتیەکان ئەمە سنەتی ژیان بووە کاک جەلال لە ڕاستیدا پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بە هەمان شێوە ناڕەحەتی و ناخۆشی و دەرد و ئازار و کێشە و مشکیلیان لەلایەن دەسەڵاتدارانی زاڵمەوە لەلایەن دەسەڵاتدارانی قۆڕخکاری دەسەڵاتەوە لەلایەن دەسەڵاتدارانێک کە بەڕاستی ویستویانە ئەو خەڵکە عەبید و ژێردەستە و هەروەها شەرساوی دەستی ئەوان بێ ئەم پێغەمبەرانە ڕووبەڕووی میحنەت و ناڕەحەتیەکان بوونەتەوانێ ئەمە دڵخۆشیەوەیە ئێمە ئەمە دڵخۆشیمانە چونکە ولەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە لمن كان يرجو الله واليوم الآخر پاشان ئێمە بە ثەبات و بە ئیستیقام و بە بەردەوام بوون خۆشمان و کادیرەکانمان لە مەدرسە و قوتابخانەی ئیسلامیماندا لە مەدرسە و قوتابخانەی پەروەردەی سیاسیماندا هەمیشە لە ڕابردوودا تەنانەت لەو میحنەت و ناڕەحەتیانە لە شەهیدبوونی ئەندامەکانمان لە گرتنی کادیرەکانمان لە ڕاوەدوونانی کادیر و ئەندامەکانمان و هەروەها لە بڕینی قوت و موچە و هەروەها بژێوی ژیانیان لە مەحرومکردنیان لەو مافانەی کە واوەکو تاکێک لە هەرێمی کوردستانە پیان بڕاوە تەنانەت ئەمەیان بەرامبەر گیراوەتە بەر بەڵام ئەلحەمدوللا جەسوورانە سەرسەختانە ڕووسورانە ئەندامان و کەوادیری کۆمەڵی ئیسلامی پشتیان بەخوای پەروەردگار و پاشان بە هەنگاوە سیاسەکانی کۆمەڵی ئیسلامی بەستووە و لەمەشدا ئەلحەمدوللا تا ئەندازەیەکی باش ئێمە زۆر سەرکەوتوو بووین و ئومێدی زیاترمان هەیە بەخوای پەروەردگار و پاشان بۆ خەڵکی کەوا لەگەڵ یان دژین و لەگەڵیان ماوینەتەوانێ و لە بەرەی ئەوان داین و دەمانێت بە بەردەوامی لەگەڵیانە زۆر باشە سلام ئێوە وەکو کادرانی کۆمەڵی ئیسلامی چۆن کار دەکەن بەتایبەت لە ماوەی بانگشتدا بۆی کە خەڵک متمانە بداتە سەر لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و بتوانێت کورسیەک زیاتر خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بکات بەڵێ ئەو کارە جوانانەی کە لە 4 ساڵی ڕابردوویان لە چەند ساڵی ڕابردوو کە 2001ەوە کۆمەڵی ئیسلامی دروست بووە جێگەی فەخر و شانازی هەموو تاکێشی کۆمەڵە ئەوە بەڕاستی کۆمەڵ بۆشایەکی گەورەی پڕکردوتەوە لە هەرێمی کوردستانە بە دروستکردنی پیاوانێک کە ئەیانێرێتە پەرلەمان و حکوومەتەوە بە دەستپاکی و بە ئەمینی و بە ڕازگۆیی و بە سەرڕاستی و بە خۆ نەفرۆشتن بە پارە و بە پول و بەوانە ئەمە بۆ خۆی معنایەکی زۆر گەورەی تایە کە کۆمەڵی ئیسلامی ئەو کادرانە ئەباتە پەروەردەیەکە وەکو چۆنەڵێن خەڵکەیە مردن دروستەکە بەڵام کۆمەڵی ئیسلامی پیاوانە دروستەکە کە ژیان باتەوە بە خەڵک ئەمەل باتەوە بە خەڵک خەڵکێکی زۆر بێئیوا بووە چۆنەتانەوێ ئەمەلەیە بۆن من لە مانگەشایە کە قسە بۆ خەڵک دەکەن ئەمەلەیە ببەخشنەوە بە خەڵک چونکە ئەگەر خەڵک تەنها سێری کارنامەکەتان بکە ڕەنگە حزب هەبێ کارنامەکەی لێەوە جوانتر بێت زۆر ڕاستە بەڕاستی قسەکردن و کارنامە نووسین و ئەوە هەموو حیزبەکان توانن بە قسەی باق و بریخ بڕازێنەوە بەڵام لە کردەیانە لە کرداریە سەلمێنراوە کە کۆمەڵی ئیسلامی پیاوانێکە نێرێتە ئەوێ چەند ئافرەتێکی جوامێرە نێرێتە پەرلەمان و حکوومەتەوەکە توانیویانە کارەکانیان بە ڕێکپێکی و بە دڵسۆزی بکەن یەکێک لە قسەکردەکانی جیهانە جیهانی ئیسلامی ئەڵێ من هیچ کاتێ ئیشێکی ئەمڕۆم نەخسۆتە سبەینێ ئەگەر پێ خەڵکێک پێویستی بە ئیمزایەکی من بوو بێ
بۆ ماڵ و بردوۆتەوە یا ماومەتەوە تا سعات 4 و 5 ئێوارە ئەم میزاکەم بۆ کردوون ئەمە پێڵێن پەروەردەی ئیسلام مسلمانان کە پەروەردەمانەکەن لەسەرەوە مامۆستاکانمان کە پەروەردەمانەکەن لەسەرەوە پێمانەڵێن کەسێک لەوە چێت لەسەر ئیمزایەکی تۆ ینی چاوەڕێ بێ یا پارەیەک وەرگێ یا ئیسفادەیەکی پێ بگا یا ئیشێکی بڕوە تۆ نابێ لەبەر خاتری خۆت لەبەر خودپەرستی خۆت ئەو ئیمزای ئەو کەسە دواخی ئیمزایەتان بەدەست بێدەیکەن وڵای جاخۆ سلمێنراوە وەزیرمان هەبووە و مدیر ئامان هەیە و قایم قامانەیە سلمێنراوە کە ئێمە چەندمان لە تواناو بێ دڵسۆز بین بۆ خەڵک چەندمان لە توانە بێت دەرگامان کراوە بووە وەکو خەڵکی کە تەبوتۆزی سیارەکەمان نەکرۆ بەسەری خەڵکا و پارەکەی بۆ خۆمان ئیسفادەکەی بۆ خۆمان بێ زۆربەی زۆری ئەو برایانە ئەو خوشکانی کە لە حکومەتا بوون ئێمەیان سەربەرز کردووە ئێمە ئەڵین دەنگەکانمان بە زیان نەڕۆشتووە هەوڵەکانمان بە زیان نەڕۆشتووە ئافرم بۆ کۆمەڵی ئیسلامی کە ئەتوانی خەڵکێکی وا پەروەردەکەی کادرێکی وا پەروەردەکەی قیادەیەکی وا سابت هەبێ من ئەتوانم پێتان بڵێم کە قیادە و قەواعیدی کۆمەڵی ئیسلامی لە زۆر تۆکمەیە زۆر تۆکمەیە وەلەو هەموو کەسێکی ڕخنە و پێشنیار و ئەوەی هەیە بۆ قیادەکەی خۆی ئەوانیش لەوە چێ ڕخنە و پێشنیار ڕخنیان هەبێت لە ئێمە کە ئێمەش لەواچێ بەپێی پێویست بەپێی دڵی ئەوان نەبی بەڵام لە کۆی گشتیا ئەتوانم بڵێم ئێمە دەرەجەی ئیمتیازێنێ کۆمەڵ لە قاعید و قەواعیدا کە یەکیان خۆشەوێ جەماوەرەکەی کۆمەڵیان خۆشەوێ دوێنێ لەو کەرنەڤاڵەیە دەرکەوت کە ئەو کادرە بەڕێزانە یا ئەو بربژێرە بەڕێزانەی ئێمە کە ئەو خەڵکە چۆن خۆشیانەون و چۆن هەوڵێن سەریان خەن بەڕاستی ئەم خۆشەویستی و ئولفەتە هەر ئیسلامە پێتە بەخشێ تۆ چاو لەوە نەبێ ئەو سیارەی هەیە ئەو چی هەیە ئەو چی هەیە چاو لەوە بێ بزانە لەگەڵ هاوشانەکانی خۆیان چەنە کەسێکی دڵسۆزە چەنە کەسێکی ڕێکوپێکە چەنە کەسێکە ئەیەوێت ئەو میلەتە لەوە زیاتر قەرزاربار نەبێت بەشێک لە کادر و دەنگدەرانی لایەنەکانی تری ئێستا بێ هیوان دەنگ نادەن بایکۆتی پرۆسیال بژاردن دەکەن دەنگدەری کۆمەڵ ئیسلامی باوەڕتان وایە هیچ هەیە کە بایکۆتی کردی بێ یا هیچ کەس هەیە بۆن لەم هەڵبژاردنە ڕەنگە پێچوانێ هەڵبژاردنەکانی تر دەنگ بە کۆمەڵ ئیسلامی بدات بەڕاستی تۆ بڵێ کەس نییە بێتاقەت بێ و لاواز بوو بێ لەو ئەمەلە و لەو هیوایی کە هەیبوو بە ئۆپۆسیۆنی جاران و بە کۆمەڵی ئیسلامی کردنا ئۆپۆسیۆنا بەڕاستی دەرکەوت کە حیزبێکی تۆکمە و سافتە لەسەر سەوابتەکانی خۆی جێگیرە لەسەر ئەو پرەنسیپانەی کە دامەزراوە لەسەری ئێمە کاتێکە قسە بۆ خەڵکەکەین من لە زۆر شوێنە کە تەماسمان هەیە لەگەڵ خەڵکە گشتێکەیە ئەڵێن لە دینی ئیسلامە باسی قیسەی پێغەمبەر ئیبراهیمان بۆ کرێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمە پێغەمبەر صلی الله علیه وسلم مارمێلکەیە لەبەرەوەی فووی کرد لە ئاگرەکەی پێغەمبەر ئیبراهیم حتا ڕۆژی قیامەت هەر کەسێ باوەڕی بەخوا و پێغەمبەرە بێ مارمێلکا کوژێ بە ئەمری پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ لەبەرەوەی فووی کردووە لە ئاگرەکەی ئیبراهیم پێغەمبەر واتە پێی خۆش بووە کە ئیبراهیم تیاچێ لەو لاشەوە تەیرێکەیە کە بە دەنوک ئاوی هێناوە بۆ ئاگرەکە بیکوژێنێتەوە سەیری ئەم دوو هەڵوێستا کە دوو حیوان یا دوو باڵندەی جیاواز دوو گیانداری جیاواز هەردووکیان چەند پچکۆلن هەردووکیان زۆر پچکۆلن بە پێی چاوی ئێمە بەڵام ئەونی لە توانە بووە ئەڵێ خوای گیا من بە دەنوکم تکێ ئاوەیەنم ئەیکەم بۆ ئاگرەیە ئەو مەزلومە ڕزگارەکەم ئەو زاڵمە لەگەڵ ینی مەزلومەکە ڕزگارەکەم ئەمیش بە هەمان شێوە ئەکسی ئەو حەزی بە زاڵمەکانە من قەناعەتم وایە خەڵکی ئێمە خۆی بەکەم نەزانێ ئەگەر ئەتەوێت ناو بچێتە مێژووەوە ئەبێ هیچ کاتێ لەگەڵ زاڵمانە بی هیچ کاتێ مەیلیشیان نەیتێ ئێمە زۆر پێمان ناخۆشە خەڵکێ کە ئەزانێ قوتی بڕیوە موچەی بڕیوە ئاو کارەبای نایەتێت چی ناکە چێ سێڵفی لەگەڵەگرێ ئەچێ زۆر خۆشحاڵانە ئەم لاولای ماچەکە تۆ ئەبێ ئەگەر کەسێکی دڵسۆزی بۆ ئەو بەرپرسە ئەبێ پێی بڵێ بەڕاستی تۆ غەڵەتێ کردووە ئەگەر ئەو خەڵکە بە غەڵەت کارەکان نەڵێن غەڵەتی ئەوە بەردەوام بن لەسەر غەڵەتەکەیان ئەگەر خانی ئێمە و مانانیش و کادرەکانی ئێمە و بەربژێرەکانی ئێمەش نێیان دەنگیان نێ دڵخۆشیان نەکەن ئەو کاتە ئێمەش لەوەچە ساردبوونەوە ڕێمان تێکە ئەڵێن ئەو میلەتە بەڕاستی قابلی ئەم زاڵمانەیانە نەقابلی خەڵکی باش و دڵسۆز و خەمخۆریان بێ من دووبارەیەکەمەوە هیچ کەسێک لە هیچ ئاستێکا تەمەنی 18 ساڵ بێ یا 6 ساڵیش بێ کەم نییە
چونکە ئەو مناڵە 6 ساڵ 7 ساڵە کە ئێمە پەروەردەیەکەی من وەکو مامۆستایە ئەوە ئەخەمە مێشکیەوە کە هیچ کاتێ من نابێت بە سوعبەتیشەوە بڵێم ئەمە دەرەجەیەک تێمە یا 2 دەرەجە تێمێ دوایی دەمێ یان بڵێم وەڵاوە نوقلێک لە دەستمان وەرە ئافرەمەوە نوقلە تێمێ نوقلەکە لە دەستمان نەبێ دووری لەگەڵکەم ئێمە لە مناڵیەوە ئەو مناڵانە پەروەردەکەین بە ڕازگۆیی بە ئەمینی کە نابێت دەستبەری بۆ جانتای هاوڕێکە و نابێت دەستبەری بۆ معلومات و زانیاری لە کاتی ئیمتیحاناهی هاوڕێکە و بەری لەبەرەوە کەسێک پەروەردەکەین ئەمین بێ سەرڕاز بێ دڵپاک بێ. زۆر باشە گەر زۆر بە کورتی جوابی مەشم بدەیتەوە تا چەندە لە ناوی مامۆستایەتیت کە بر لەناو ناڕزایی مامۆستایانە دژی پاشەکەوتی موچە لەسەر شەقامەکان ێوەژۆک و مامۆستایان و کادرانی کۆمەڵەوانی کە پەیوەندیتان بە پەروەردە و خوێندنەوە هەبوو بەشدار بوون و پشتیوانی و ناڕزایەتیەتان دەکرد. لە ڕاستیە ئێستا زۆربەی کات ئەلحەمدولیلا ئێمە لە فەیسبووکە کە تۆڕی کۆمەڵایەتەکانە بەڕاستی ئێمە دەورمان هەبوو و ئەتوانێت خەڵک شایەتیمان بۆ بە پاشان لە تەلەڤیزیۆنی پەیام و تەلەڤیزیۆنەکانی کەش هەندێک جار ئێمە چاوپێکەوتنیان لەگەڵ کردوین شاید حاڵ ئەو خەڵکە کە ئێمە هیچ کاتێ بەرەی شەقام و بەرەی مامۆستایانمان چۆڵ نەکردووە و بە شانازیەوە ئەڵێن ئەگەر و میدیاکانەوە هەبوونیان لەسەر شەقامەکان تەبعان ئێمەڵین لەسەر شەقام تۆ لە کاتێک دەتوانی لە فەیسبووکا بڵێ من لە شەقامم بێ لە شەقام بووبی ئێمە بێگومان ئەگەر لە پێشەوە نەبووبین لەبەر هۆکارێ بۆ کە خەڵکی کە بۆ پێویستمان بە زۆروبۆری نەبوو توانە هەر زۆر بێ و بۆر بێ و خەڵکێکی زۆری لێبێ بەڵام ئێمە نوێنەرمان لە ناو مامۆستای ناڕازی هەبووە نوێنەرمان لە ناو مامۆستایانی هاوبەش هەیە نوێنەرمان لە ناو شەقامە هەیە هەموو کاتێ ئێمە لە پێشەوە بووین خەڵکی کەش دەتوانێت شایەتیمان بۆ با یا خوا نەخواستە ئەگەر ئەڵێوانیە ئەتوانێت بە درۆمان خاتەوە ئێمە چەندەها ڕۆسم و وێنەمان هەیە کە لەگەڵ ئاسایشەکان ناچۆن بە گژیان ناچوینەتەوە وتمانە ئێوە نابێ ڕێ لە ئێمە بگرن نابێ ئێمە بە هیچ شێوەیەک ناڕزایی دەربڕین ئێوە ڕێگەمان لێگرن بڵێ ناتوان ناڕزایی من دەرفەتی کەمەوە گەر پێم بڵێ ئێمە تا چەندە ئێوە شەڕی ستەمکاری دەکەن یان بەڕاستی ئایا ئێوە خۆتان بەبەری ینی بەو بەرەیە دەزان کە بەرگری لە ستەم لێکراو دەکات چکە زۆر جار بەتیابەتی لە وتارەکانی مامۆساعەلی باپیرەکە وتارەکانی گویان بۆ دەگری باز لە مەزلوم و ستەم و ستەمکار دەکات لە هەرێمی کوردستانە تا چەندە باوەڕتان وایە ئەم شۆڕشی کە ئێوە دەیکەن شۆڕشە سیاسیە یاساییە بەرگریکردنە لە ستەم لێکراوان ئێمە ئەوەی کەوا پێمان کرا بە لە ڕابردوودا و ئەوشی کە لە داهاتوە پێمان بکرێت بۆ ئەوەی کەوا زوڵم و ستەم و نادادگەری لە ناو کۆمەڵگای هەرێمی کوردستاندا بار بکات و هەروەها نەمێنێ و بارگە و بنەی خۆی بێچێتەوە هەموو هەوڵێکی خۆمان دەخینەکە دیارە کۆمەڵی ئیسلامی هەمیشە لە بەرەی مەزلومان و هەروەها لە بەرەی زوڵم لێکراواندا بووە لەلایەن دەسەڵاتدارانەوە هەمیشە زوڵمی لێکراوە وەکو چۆن دەسەڵاتداران زوڵمیان لە هاوڵاتیانی تاک بەتاکی ئەم هەرێمی کوردستانە کردووە بۆیە ئێمە دژی شخصەکان نین و هەروەها دژی هیچ کەسێکی تر نین بەڵکو دژی ئەو کار و کردەوانین کەوا لە هەرێمی کوردستانە پیادە دەکرێت دژی ئەوەین کەوا نادادگەری هەیە دژی ئەوەین کەوا ناشەفافیت هەیە دژی ئەوەین کەوا مافی هاوڵەتیان لە ڕاستیدا پێشێل دەکرێت دژی قۆرخکارین و هەروە دژی هەموو کارێکی نەشیا و ناشایستە و ناشرین و دژ بە بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان هەیە ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی لەو پێناوەدا جەختمان کردێتەوانێ و هەموو ڕێگەیەکی یاسایی و سیاسی و پەرلەمانی و هەشتێکەوە پێویستکە بۆ ئەوەی کەوا دادگەری بچەسبێ عەدالەت بێتۆ کایە بۆ ئەوەی کەوا زاڵمان و ستەمکاران لە ڕاستیدا بار بکەن و هەروەها برگە و بارگە و بنیان بپێشتنەوانێ و هەروەها ڕەشەبای زاڵمێتی و مستەمیان بەسەر خەڵکیەوە نەمێنێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەو شوێنەدا ڕوبەڕوویان دەبینەوانێ بەڵێنە بۆ هاوڵاتیانی کاری بۆ دەکەین بەڵێ ئێمە لە ڕابردووە وەکو کۆمەڵی ئیسلامی لە بەرەی مەزلوماندا بووین و لە بەرەی جەماوەردا بووین و هەمیشە داکۆکیمان لەسەر مافەکانیان کردووە و هەمیشە بەرژەوەندەکانی ئەوانمان خستۆتە سەروی بەرژەوەندی حیزبی و شخصی و سیاسەکانی تەنانە خۆشمانەوە لەو پێناوەشدا کۆمەڵی ئیسلامی باجی زۆری داوە کاتێکیش کەوا دیفاعی سەرسەختانی کردووە لە پرسی سەرۆکایەتی هەرێم و پرسی مەسئلەی بابەتی پەرلەمان و هەروەها هەموو پرسە سیاسیەکانی تر لە پێناوی ئەو خەڵکەدا بووە نەک بەڵێن ئەدەین بەڵکو لە ڕابردووە بە عەمەلی بە کردار بە ئەزمون سەلماندوومانە وەکو کۆمەڵی ئیسلامی کە ئێمە ئیقتیدا بە پێغەمبەرانی خۆمان عەلەیهیمو السەڵات وەسەلام وەکو جەنابی مامۆستا لە هەموو کاتەکاندا پشتبەستوو بە دەقەکانی قورئان پشتبەستوو بە ژیانی بەربەرەکەتی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام تاکیدی لەسەر کردوێتەوانێ ئێمە بە کرداریش لە داهاتوودا
بە واقعی دەڵین بە جەماوەری هەرێمی کوردستان ئێمە لە بەرەی ئێوەدا دەمێنینەوانێ هەتاوەکو مافەکانتان مافە شایستەکانی خۆتان مافە شایستە داراییەکان یاساییەکان سیاسیەکان بگەڕێتەوانێ و ژیانێکی شەرەفمەندانە و سربەرزانە لە هەرێمی کوردستان هەموو تاکێکی ئەم وڵاتە هەستی پێ بکات و هەروەها لەژێر سایدام حەسێتەوە. شەماوە سەد لێر ئێوە چی دەڵێن بە خەڵک و دەنگدەران لەوەی کە دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی چونکە ئێوە خۆتان کار بە کۆمەڵی ئیسلامی دەکەن وەکو کادران بەبێەوەی کە موچە و پۆست و شتێکی ئەوتۆتان هەبێ کە هاوڵاتیانی ژەکەر دەنگ بدەنە کۆمەڵی ئیسلامی زەرەر ناکەن و دوجاریش ڕەنگە خۆشبەخت بن لەوەی کە دەنگیان داوەتە کۆمەڵی ئیسلامی دەنگیان نەفەوتاوە. من داواکارم لە خەڵکی کوردستان داواکارم دەنگ بن بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بەڕاستی ئەتوانم بڵێم دەنگەکانتان بە هیچ شێوەیە بە زیان ناڕوە بە هیچ شێوەیەک لەو دەنگە پەشیمان نابنەوە لەو ئەرکەتان پەشیمان نابنەوە چونکە دەنگدان ئەرکە و داوای مافەکانی خۆتان لە ڕێ ئەو ئەرکەوە ئەبێ بکەن هەموو کەسێکە پێویستە ئەو ئەرکەی خۆی جێبەجێ بکە لاوازی نەکا کەم و کوڕی نەبێ لە جێبەجێکردنی ئەو ئەرکەی خۆیان ئێمە ئەرکمانە کە بچین دەنگ بۆ کۆکەینەوە بۆ ئەو لیستە ڕاست و حەقبێژە لەسەر خەڵکیش پێویستە کە دەنگ بدا بەو خەڵکەی کە ئەزانێ ڕازگۆیە ئەزانێ دەستپاکە ئەزانێ ئەمینە ئەزانێت جورئەتی هەیە ناترسێەوە بە هیچ شێوەیەک سڵی نەکردوێتەوە کە بەم گەندەڵکارانە بڵێ گەندەڵکار و بەم دزانە بڵێ دز و هەوڵی توانای خۆی بخاتە گەر کە دزەکەیان ئەگەر نەتوانە بنە بڕکا کەمی کاتەوە. پلانیشی هەیە بۆ داهات بە تەئکیدی کۆمەڵی ئیسلامی پلانی هەیە چونکە پیاوان دروستەکە. زۆر باشە زۆر سپاس بۆ میوانەکانە مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی وەرە مامۆستا عەبدولسەلام ساڵح کادری پێشکەوتووی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بینەرانی عەزیز ئێوەش ڕۆژانە کاتژمێردەی سەر لە بەیانی ڕاستەوخۆ لە بەرنامەی بەروایندەیەکی گەشتر لەگەڵ مابن لەگەڵ بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی و کادران وانی کە لەناو حکوومەت و پەرلەماندا بوونیان هەیە قسە و گفتوگۆکەین لەسەرەوەی کە چۆن هەرێمی کوردستان و خەڵکەکەی بەروایندەیەکی گەشتر ببن. زۆر سپاس کە تام ساتش لەگەڵ مابوون تا بەرنامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.